بینەران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە شوێنێکن سڵاوی ئێمەتان لێبێ و کاتتان باش. پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد عەبدوڵڵامان کردووە کە بەڕێزیان شارەزای پەروەردەین قسە و باسەکەین لەسەر گۆڕانکاری لا پەروەردەی منداڵ لەگەڵ بەرەو پێشچوونەکانی کۆمەلگا. مامۆستاگیان بەخێر بە سەر و سەرچاو. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزیشت. سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم بزان پەروەردەی منداڵ لەکەیەکەوە دەست پێکە ئێمەی دایک و باوک ئێمەی مامۆستا ئێمە کە بەرپرسیارەتێکمانەیە بەرامبەر مناڵ بزان لەکەیەکەوە دەست پێ بکەین بە پەروەردەی منداڵ کاتی گونجاو بۆ پەروەردەی منداڵ کەیە؟ بنای خۆی بەخشندە و میهرەبان. سپاس بۆ جنابتان دەستخۆشی لە کەناڵە بەڕێزەکەتان دەکەم. سپاس بۆ تۆش. پرسیارێکی زۆر باش بوو لە دەستپێکێکی زۆر باشە چونکە لە ڕاستیە سەرەتای پەروەردەی مناڵ لەو کاتەوە دەست پێکە کە کوڕێک یان کچێک یانێ بڕیار بن کە هاوسەرگیری بکەن چونکە بێ لەم کاتەوە بڕیار بی چێ ئەەکەی بە دایکی مناڵەکانت و چێ ئەەکەی بە باوکی منداڵەکانت و ئامانجد لە هاوسەرگیریە تەنها بریتە لە بەیەگەیشتنی دوو کەس یاخود دروستکردنی خێزانێکە کە تیایدا مناڵ ئەبێتەیەکە لە کارکتەرەکانی و ئەم کارکتەرە دواتر بەرکەوتەی لەگەڵ کۆمەلگا و ژیان و ژینگە و زەویە ئەبێت بۆیە پرۆسێسێکی سەرەتایی زۆر گرنگە کابێ عقلەتی پەروەردەی لە گۆشکردنی خودی مێشکی خودی تاکە کەسەکەەوە دەست پێ بکات کە چۆن اختیاری دایکێکەکە یان چۆن اختیاری باوکێکەکە بۆ هاوسەرگیری بۆ مناڵەکانی ئەبێت ئالەم حاڵەتەوە تێبگەین کە ئایا ئامانجی ئەم دایک و باوکە ئەم دوو کچە ئەم دوو کچ و کوڕە بەیەکەوە یەک ئەگرێتەوە بۆ ئەوەی کە خێزانێک دروستکەن لەمانە و مەغزی پەروەردە تێگەشت بێتن و استراتیژی پەروەردە لە لای ئەوان چییە چی ئەگرێتەوە و ئەو خاڵانە کامانە بن کە لەسەری ڕێبکەون لە ڕۆژانی دواتر و لە ژیانی پێکەوە ژیانی خێزانیا نەبێتە بربەست و لەمپەر و لەنگەر لە بەردەم تێگەیشتنیان بۆ دروستکردنی مناڵەکانیان و بۆ پەروەردەکردنی مناڵەکانیان دروست بکات. باشە. واتە لە سەرەتای دروستبوونی هاوسەرگیری کە دوو کەس بەڵام بەداخەوە تا چەند ئەنی گرنگی بەوە دراوەکە دوو کەس پێش ئەوەی کە ئەوەنەی کە بیر لەوە ئاکرێتەوە بۆ نمونە ماڵی جیا بکە و ئاهەنگ بکە و ئاڵتون بکە زیاتر بیر لەوە کراوەتەوەکە لە ڕووی پەروەردەیە و بیر لەوە کراوەتەوە لەلایەن دوو کەسەوە کە بیانەوە ژیانی هاوسەرگیری پێک بێنن. لێرەوە تیش لە خێنە سەر خاڵێکی زۆر گرنگ لە پەروەردە کە ئەکرێ پەروەردە لە هەموو شوێن و جێگایەکە هەبێ پەروەردە لە هەموو داوم و دەستگایەکە هەبێ پەروەردە لە هەموو قۆناغێکە هەبێ بۆچی بۆ ئەوی کاتێککە دوو گەنج ئەچنام دۆخەوە حاڵەتەوە کات سەرەتا حاڵەتە هەستیارەکانیان بەرامبەر یەکتری بڕیاردەری نزیک بوونەوەیانە یان سەرسانبوونیان بە یەکتری هۆکاری نزیک بوونەوەیانە یان قوبوڵکردنی کۆمەڵی خاڵ لە یەکتریان هۆکاریوانە بەڵام بە جۆرێک پەروەردە کرابن کە دوجار ئینتر لایەنە شکڵەکان لەژێ خۆی دابنێن بەهای خۆی بۆ دابنێن پاشان بێنن ناو مەغزی پەروەردەوە بەڵێ بەتەکید نەخێر لە کۆمەلگای ئێمەیە ڕۆڵی گەورەمان نەبووە لە دروستکردنی ئەم جۆرە گەنجانە بۆی بتوانین دایک و باوکی باشیان لە دروستکەین خێزانی باشیان لە دروستکەین و پێیان بڵێن کە ئێوە لە قۆناغی دروستکردن و پەروەردەکردنی خێزانان خێزانش بەرپرسە بێ لە مناڵ بۆیە دروستکردنی مناڵ پەروەردەکردنی مناڵ ئەگەر هاتوو بەم خێزانە دروستکراوانەوە بوو مەرحەلەی کەمیمان تێپەڕاندووە واتە مەرحەلەی بناغەییمان تێپەڕاندووە قۆناغەکەی تری دەست پێکە کە قۆناغی لە دایکبوونی منداڵە ئەگەرچی هەندێک لە زانایان پێیان وایە ئەسڵەن قۆناغی پەروەردەی مناڵ لە ناوسکی دایکیشەوە دەست پێکات یعنی ئامادەسازی ئەم دایکە ئەو خێزانە ژینگەی لەبار کەش و هەوای لەبار گرنگیدانی ئەم دایکە بەلایانی تەندروستی خۆی مە پەروەردەیە گرنگیدان بە ڕەفتارە کۆمەڵایەتی و بیستن و بینینەکانی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر جەستەی ئەم دایکە بەڕێزە دروستەکە گرنگیدانی باوکەکە بە دایکە دووگیانەکە هەمووی ئەمانە هۆکاری سەرەتایین بۆ دروستکردنیەوە پاشان کە مناڵەکە دێتە دنیاوە مەرحەلەی سێهەمی پەروەردەی مناڵ لەڕاستیان لەم قۆناغەوە دەست پێکە کە هاتنە دنیای مناڵەکەمانە ئیتر چاو و گوێ و هەستەوەرەکانی تری وردەوردە گەشاکەن جۆڵی دەست و قاچەکانی دەست پێکات ئەلەم حاڵەتەوە دەست پێکە ئەگەر هاتوو لەم حاڵەتە دایکێک بۆ نمونە ئێمە ئەمانەوە مناڵێک دروستکەین مناڵێکی بە ویژدان و مناڵێکی ویژدان زیندوو بێت ئەمانەوە مناڵێکمان هەبێت بۆ منە چاوچنۆک نەبێت چۆن ئەم کارە بکەین زۆر بەتربێت بێ زۆر بە ئەخلاق بە یعنی هەموو شتە باشەکان حەزەکەین لە مناڵەکەی خۆمانە هەبێت هەموو ئەمانە حەز و خواست و ویستە بەڵام چی بۆ ئەوکەین ئەمە گرنگە سەرەتای دەستپێکردنی ئەم پۆینتانە ئەبێت تۆ بزانیت بەڕاستی چ مناڵێک تەوێ ئەگەر ئەم مناڵەتەوێ چی بۆ ئەەکەیت چۆن پەروەردەیەکەی چۆن ئامادەسازی بۆ ئەەکەی
هۆکارەکانی پەروەردەکردنی ئەمە چیە بنمونە کاتێک دایکێک ئێوێ مناڵێکی هەبێت کە گەورە و چاوچنۆک نەبێ بەڵام لە 50 ساڵیە ئەیبینێ خەریکی چاوچنۆکیە بازرگانێکی زۆر دەوڵەمەندە احترام و ڕێزمان بۆ بازرگانە باش و دڵسۆز و کارپاک و ئیشپاگەکانمان ئەبینی تێر نابێت چاوچنۆکە ئەبێ بپرسێت لەو ڕۆژەی کە شیری ئاوێتێ ئایا لە کاتی شیر پێدانە تێری کردووە چونکە ئەمە لە پەروەردەی ئەمناڵەیە ڕاستەوخۆ کاریگەری دروستەکات و لە تەمەنەکانی سەروتریان لە ڕۆژانی دواتریە ڕەفتارەکانی بەردەوامە بێت لە ناو خەڵک و لە ناو کۆمەلگا و لە ناو هاوڕێ و لە ناو قوتابخانیشیە پاشان ئەم قۆناغە تا قۆناغی 5 ساڵی کە قۆناغی دروستکردن و بناغی مناڵە لە چوارچەوەی خێزانایە باشە خێزان چی بۆ کات دروستکردنی کەسایەتی مناڵ ئەم 5 ساڵەیە کە ئەم 5 ساڵە هێشتا تەسلیمی یەکە پەروەردەیەکانی قوتابخانە و باخچەت نەکردووە لە بەردەستی خۆتایە بۆی هەر کاتێ مناڵەکەت کۆمەڵێک ڕەفتاری نەرێنی تیابینی هەستت کرد تایە گەشەی کردووە ئەوە بێ بگەڕێتەوە بۆ ئەو 5 ساڵە بزانانی خۆت چیت کردووە لەگەڵ مناڵەیە خۆت چیت تیا دروست کردووە بێگومان خۆمان ئێمە زانین یعنی هەموو ڕەفتارەکانی دایک و باوک هەموو گفتارەکانی دایک و باوک هەموو تەمسیلکردنی ڕۆژانەی دایک و باوک هەموو جوڵەکانی دایک و باوک پلانی ڕۆژانیان لەم 5 ساڵە لە کەسایەتی مناڵەکەیە جێ بێتەوە و ئەم مناڵە ڕاستەخۆ لەم ژینگەیە دروستە مەگەر هەندێک حاڵەتی شازمان هەیە بە نمونە وتیان وڵا خێزانێک هەر بە هەژاری گەورە بوون کەچی کوڕەکەیان زۆر دەوڵەمەندە ئەمە حاڵەتی جیاوازە ڕەنگە لە ڕووی پەروەردەیەوە ناکەم ینی حەقی هەبێ بەسەر ئەوە بەڵام تا ڕادێک ئێمە پەروەردەی ئابووریشمان هەیە مناڵ چۆن لە ڕووی پەروەردەی ئابووریە چونکە لایەنەکانی پەروەردە پەروەردەی ذهنیە پەروەردەی جەستەیە کە وەرزشکردن و تەندروستی جەستەیەتی پەروەردەی فێرکردنی مناڵەکە چۆن مناڵەکانمان فێرەکەین پەروەردەی ئابووریە کە چۆن خێزانیش خۆمان گەورەکانیش لە ماڵا فێریەوە بووین چۆن ئابووری ماڵەوەمان ڕێک بخەین چۆن مناڵەکان فێری ڕەفتاری ڕاست و دروستی خەرجی بکەین باشە بە نمونە ئەوروپیەکان مناڵەکانیانە بن بەکرداریان بەرە ناو مارکێتەکانەوە یەکەم شت فێریانەکان هەر لە تەمەنی 2 ساڵی 3 ساڵ لەگەڵ خۆیان هایان بن هێشتا بە باوەشێتی لەبەر چاوی ئەوە دێت معلباتێکە کرێت سەیری بەروارەکەیەکە پێکاتەکەی بزانین بەروارەکە جارێ بەسەر نەچووە ئێمە مناڵەکانمان شتەکەی کڕیوە معلباتەکەی کڕیوە خواردوێتی خۆمان کڕیمانە زۆرجار نەخۆشی قستۆنجە دوجار بە دوایچین بزانین لەکوێ ئەم کارە ساتە دروست بووە ئەمە پەروەردەیەکی ئابووریانەی ژیانەیە باشایە شتەکە بە کەڵک نایە ینی هەمیشە ینی گلەی یەکەم لەو دوکاندارە بە ڕێزانێک کە هەنێک کاشتی لە ئەکرمانی ئەڵم وڵی ئەمە هیچ نییە ینی ئەمە کەس نازانێت چییە بەڵام بە حکومەوەی ڕەنگا و ڕەنگە جوانە بووە نمونە مناڵەکە ئیکڕیان تۆش لەو کاتیان مەجبوری بۆی بکڕی مەجبور نیت بابگەڕێنەوە سەر ئەمە مەجبورنی لەبەر چی لەبەرەوەی پێویستێکی ئەو کاتێ مناڵەکە نیە ئارەزووی ئەو کاتێ مناڵەکەی باشە پەروەردەیەکی ترمانێ پەروەردە هەستیەکانی مناڵ ئێمە چۆن مناڵەکانمان والێ بکەین زاڵ بن بەرامبەر بە حەز و ئارەزوو ویستەکانیان چونکە ئێمەی گەورەکانیشە ببیکەین باشە کاتێک خۆمان ناتوانین بیکەین حتمما ناتوانین مناڵەکانیشمان فێرکەین کاتێک مناڵێک داوای شتێک لە دایکێکە دایکی پێی ئەڵێت لە قۆناغی مناڵیەوە پێی ئەڵێت کوڕم کچم چاوەڕێکە تا دەستم ئەشۆم تەنها 2 دقیقە پێچێ ئەلێرەوە تۆوی چاوەڕوانی و ئارامگرتن لە مناڵەکە تا دروست دەکەیت ئەو کاتەی پێڵی چاوەڕێ کە باچم نوێژەکە بکەم و بگەڕێمەوە فێرێکی ئارام بگرێت سرە بگرێت چاوەڕێ بێت بزانێت کە داواکاری لە کەسێک کردو غێری خۆیەتی کە دایکمانە باوکمانە اینجا ئەم مناڵە ئیتر وردە فێر ئەبێت چۆن ئارام بگرێت لەو کاتەشا پێویست بەڕوونکردنەوەکە اینجا پێدانی زانیاری بە مناڵ بۆ قەنەعەت پێکردنی مناڵ زۆر گرنگە باشە منەمە ماوە بخۆمەوە بەڕێستان ئەڵێن مەیخۆ من تینومە پێویستی من ئاوە بەڕێستانە پێم بڵێن بۆ مەیخۆرەوە تەنها پێم بڵێ سەعاتێکە لێرەدانرا و احتیمالێ پاک نەبێ ڕەنگە قەنەعەتکەم نێخۆمەوە مناڵش بۆ هەمان شتی پێویستە وەڵامێکی ئەوەی ئەوێ مقنع بێ بالضبط یعنی ئێمە نابێت تەنها ئەو شتێک کە لە مێشی خۆمانە ئەوەی خۆمان ئەیزانین بڵێن ئەبێت ئەوش بیزانێت نا ئەبێت پێی بڵێن زانینی من لە چێوە سەرچاوی گرتووە من چۆن ئەمەم زانی ئەزانم کە بەکتریا وایە و ڤایرۆس وایە و ئاوایە بەم جۆرە ئاوەکە پیسە بێت و ئەچێتە جەستەی من نەخۆشەکەم قەنەعەتەکات خۆ ئەگەر هاتوو چەند جارێک مناڵەکە بەم جۆرە ڕوونکردنەوانە لەگەڵ تۆیە ڕەفتارت لەگەڵ کرد و ئەویش تێگەیشت هیچ شتێکی پێ ناڵی لە بەرژەوەندی ئەو نەبێ ئیتر لەمە دوا پێویستی بە ڕوونکردنەوە نییە تێگەیشتۆ چونکە ئێمە لەم تەمەنەشا گەورەکانیش هەروین لە ئاستی برادایەتی و هاوڕێتی و کارکردنیشمان لە داوم دەستگاکانە هەروین چۆن متمانە دروستە بێ خۆ متمانە ڕەنجی نییە بێتێکیت لە ئەنجامی مامەڵی ڕۆژانەوە
فلانە کە زووتی هاڵی فلانەکە ئەوت بێتی ڕاستە تەواو ئەمەتمانێ لە چێوە دروست بوو ئەزمونونەکانی مامەڵەکردنی من لەگەڵ ئەم ئینسانەیە لەگەڵ ئەم کارکتەرەیە ئەمەی پیشان ناوم لە دەرئەنجامی ئەم بینینانەی من بۆ ڕەفتاری ئەو ئەمە مناڵیش بەرامبەر بە دایک و باوکی ڕاستە با دایک و باوکیش بێ دایک و باوکە بێ بزان ئاگدارەوە بن هەموو کات چاوەڕێ نەکەن مناڵەکەی یا مناڵەکانیان هێڵە سوورەکان بزانن ئەبێ خۆت فێریان کەیت بێت تۆ تێبگەێنی هێڵە سوورەکان بۆ ئەو چییە بۆ من چییە بەرامبەر بەو چۆن منش هێڵی سوورم هەیە با ڕاستە مناڵی منە بەڵام جلەکەم نییە مناڵەکەم جلەکەم نییە مرۆڤێکی سەربەخۆیە لە تەمەنی 5 ساڵیمانە بۆ مناڵەکانمان چیمان کرد بێ ئەوەی تیا دروستە بێ یەک نمونەی غاندی زۆر جار بە نمونە ئێهێنمە لە هەندێک جێگا غاندی ڕۆژێک موعیدێک دائنێ لە جێگایەک وتاری هەیە کوڕەکەی سیارێکی و کاتەی هەندیەکانی پێوەی گەێنێت وڵێ باوکە من ڕوومە جێگایەک و دێمەوە دوات ئەڵێ باشە کوڕم من ساعت 4 تەواو بم کاتژمێر 4 ئێمە بە دواتە غاندیەکێ لە هەمان شوێنە ئەوەستەیە کوڕەکەی بێتەوە بە شوێنە ناچێتەوە شوێنێ نزیکی نیو کاتژمێرێک دواکەوێت کاتێککە دێتەوە ئەڵێ جارە بابێت بیبینم بابزانم لەسەر بەڵێنی خۆم لە شوێنی خۆمام اینجاکە هەو لەگەڵ لەسەر ناکەوم پێڵێ بڕۆ من بە پێمەوە بۆ ماڵەوە ئەڵێ بۆ ئەڵێ کوڕم هۆکارێکەیە دوای پێ دەڵێ بەپێ ئەو ڕێگە دوورە ئەپڕێ و ئەڕواتەوە بۆ ماڵەوە ئەڵێ من ئالێرە پێویستم بە پەروەردەیە کوڕەکەم نیر سەعات ناڕاست بوو لە مەوعیدەکە ڕاست دەرنەچوو ئەبێ من لە ماوەی ئەم 2 سەعاتی بەپێ ڕۆمە بە ماڵەوە کات بم بە پەروەردەی خۆم بۆ مناڵەکەم بزانم لەکوێ هەڵم کردووە لەکوێ هەڵم کردەوە وا کوڕەکەم پابەند نییە بە مەوعیدەکانیەوە باشە کە بیرەکاتەوە ئەڵێ بیرم کردەوە لە تەمەنی 5 ساڵی مناڵەکەمە ڕۆژێک مەوعیدێکمان هەبووە بچم بۆ لای دۆستێکم کە چوون بۆ لای ئەو سەعاتێک دواکەوتم وتم کوڕم ئەو ساڵەت بیر ئەڵێ چۆن بیرم نایێت بیری مناڵیش تیژە بیری مناڵیش تیژە هەمیشە ینی هەنێشت هەیە کە لەوانەیە دایک و باوک لە بیر و هیزریان نەماوە بەڵام مناڵەکان لە بیریان ئەمێنێت ینی دایماڵێن بیری منداڵی تیژە بزەبێت قسەکە ڕێک ئەمەیە ڕاستە بە مناڵی ئەنجامی داوە بەڵام تا هەتایە ئەم ڕەفتاری باوکی لێرەیە ئەمێنێتەوە دایک و باوک جێگە لەوەی دایک و باوکن وەکو خاوەنددارەتی مناڵ لامان کاتا پەروەردەی یەکەم و فێربوونی یەکەم و مامۆستا یەکەمی شارەوانن بەتەکیت مامۆستا باسی پرسیارێکە لێکم باسی ناڕێکی و دوودڵی لە پەروەردەکردنی مناڵ بە تایبەت لە نێوان دایک و باوکەکە کە دایک و باوکەکە مەسەلەن پێش هێنانەتی ئەم مناڵە یاخود پێش ئەوی کە کاتی ئەوەی بکە پەروەردەیکەن مەسەلەن ڕێ ناکەون لەسەر شتێکی دیاری کراوە بۆ نمونە باوکەکە ئەڵێ با ڕۆژانە ئەم منداڵی من 1000 بەرێ بۆ مەکتەب بۆ نمونە دایکەکە لەو لاوە 500 ئاەتی لە باقیچەکە بە پێ بێ مەسەن ئەم ناڕێکە لە چی ئابینی مەس زیانەکانی ئەم ناڕێکی دایک و باوک لە پەروەردەکردنی مناڵە تا چەند مەسەلەن خراپە کاردانەوەی لەسەر هەم خێزانەکە هەم منداڵەکەش هەیە ئەگەڕەمە بۆ خاڵ یەکەم کاتێککە ئاڵین کاتێ بڕیارین هاوسەرگیری دروست ببێت ئەبێ خانوادەکان دام و دەستگاکان موسساتی پەروەردەیی هەموو ڕۆڵیان هەبێت لە ئامادەکردنی دوو گەنج بۆ ئەم حاڵەتە باشە بەس هەندێک کات ینی ئوستاز کە تۆ ئەبی بە دایک و باوک ینی شێوازێکی تر لێ ینی ئەگۆڕێیت وانی ینی چۆندان بە خۆمان بگرین ئەمە حاڵەتە ڕاست و دروستەکەی کە باسیەکەم ئەبێ لە قۆناغە و ئامادەسازی تیا بکەین باشە خۆ کە دێنە ناو ئەمری واقع شتێکی ترە بینین وانە باشە قوبوڵکردنی ئەمری واقع چییە ژیری دوو مرۆڤە گەورەکە دایک و باوکەکە لێرا دەرەکەوێ کاتێک من ئەزانم ئەی کە دایکە یا باوکە هەر کەسێکیان بێت خوێنەوارترە دنیا بینترە تێگەیشتوترە بڕیارەکانی نەکەوتۆتە ژێر کاریگەری عاتیفیەوە چونکە کاتی تۆ 500 زیادی ئەیدی بابەتەکە عاتیفەیە بابەتەکە بەس یعنی ئەمە نمونەیەکی بەسیط بۆلانێ لە زۆر شتی تریشا باوکەکە بۆ نمونە عقوبەیەکی با منداڵەکە لەسەر هەر شتێک بێت دایکەکە عقوبەکە هەڵوەشێنێتەوە یعنی بۆ نمونەیان لەسەر هەموو شتێکەیە من ڕۆژانە 1000 کێشە و مەشاکیل و شدێتە بەردەمان باشترین حاڵدەوە دایک و باوک ئالەم حاڵەتەیە تێگەشتنە لێرا دەرەکەوێت کاتێک من هەڵم کردو لەگەڵ مناڵەکەمە چۆن ڕاستی بکەینەوە ئەبێ جارێ ئەو حاڵەتەوە خۆی تێپەڕێ پشگیری دایک و باوک بۆ یەکتری زۆر گرنگە قسەیان یەک بێت قسەیان یەک بێ بەڵێ قسەیان یەک بێ بەڵام کەی لەستەمکردنانە لەستەمکردنا زۆر گرنگە من بە زمانێک پێی بڵێم بە دایکەکە بڵێم کە ئەمەی تۆ ئەیکەیت بۆ مناڵەکەمان ستەمە بەڵام بەم زمانە نایڵێم بە تۆن و دەنگێکی تر و بەدەم و چاو
بە دەموچاو ئاوایەکەکەم تێبگات بە ینی تەمسیل کردن لە دەموچاوە ئیشارەتێکی بۆ هەمووی ڕستەیە ئینشاەکە خوێنیتەوە پێی ئەڵێ لەبەر من چاوەڕە بکە با دوای ڕوونکردەوەێت ئێمە هەر ئەوەندەی پێڵیت حەقە بەرامبەرەکەشمان هێندە وشیار بێت ئاستی تێگەیشتنی هێندە بەرز بێ ئەم دەموچاو و تەمسیل و خۆ ئەحراجکردنی دایکەکە یا باوکەکە ببینێ بۆ ئەوی لەوێ ڕێکەوە لەسەر بڕیاڕ ڕاستەکە بۆ مناڵەکەیان دواتر خۆیان پێیان بڵێ من ئەمە بۆیە کرد لەبەر ئەمە ئەوە هەیە ڕەنگە تۆ هەندێک شتێ لەسەر مناڵەکە نەزانی بێ من ئەیزانم وە پێچوانەکەشی ڕاستە ئەگەر کوڕ بێ لەوانەیە زیاتر باوکەکان ینی شارەزایان لەو شتانە هەبێت کە کوڕ هەیەی بۆ نمونە لەبەرەوەی خۆی کوڕ بۆ لە تەمەنێکا بۆ ئەو تەمەنی ئەوێ بەجێش لەوانەیە ئەگەر کچ بێت هەنێشت هەیە زیاتر دایکەکە شارەزایی هەبێت لەو شتانەی کە لە کچانە ڕوئیان یاخود لەو هەڵانی کە لە کچانە ڕوئیان بەتاکید ڕاستە دایک زۆر ڕۆڵی گەورە ئەبینێ لە پەروەردەکردنی کچانە ڕۆڵی گەورەش ئەبینێ لە دروستکردنی کەسایەتی کوڕانە کەسایەتی ئەڵێم بۆچی هەمیشە دایکان ئەتوانن هێزی گەورە و پاوەری گەورەی باوکایەتی ئەوان دروستیکەن بیگەڕێنەوە بۆ کوڕەکانیان بە کوڕەکانیان بڵێن باوکت ئەو پیاوە گەورە و ئەو شاسوارە گەورەیە کە منی دایکی تۆ توانیم اختیاری بکەم بۆ ژیانی خۆم قبولی بکەم بیکەمە باوکی تۆ بەگاڵتە نەمکردەوە بە باوکی تۆ ئەبێ ئەم تێگەشتانەیان لەلا دروستکەین و باوکیش بە هەمان شوێوەیە بەڵام کێشە گەورەکەی ناو خێزانی ئێستای ئێمە لە چیایە بەداخەوە ئەڵێم جیاوازی لە تێگەیشتنی نێوان هاوسەرانمان وەکو تەمەن زۆر زۆرە هەندیشان تێگەیشتنیان زۆر بەرزە هەندێکیان لە خوارەوەیە هەمیشەش ئەوەی لە خوارەوە بیان و بۆ ئەگرێکە ئەبێ ئەمەی لەسەرە بێتە خوارەوە ئەمە غەڵەتە ئەو ئاستەی کە لە خوارەوەی ئەمە بەرزیکەین و بخێنە ئاستی تێگەیشتنە بەرزەکان چونکە ڕێگە ڕاست و دروستەکە ئەمەیە ینی هەمیشە هەم لێڤڵەکان بەرزکەین و نەکدای بزێنین لە شێوازی مامەڵەکردنی خێزانە هەمیشە ڕۆڵی سەرەکی ئەگەر گەڕێنرایەوە بۆ تێگەیشتنی دایک و باوک نەک بۆ دایک یا بۆ باوکێکی بۆ تێگەیشتنی نێوانیان هەمیشە مناڵەکان ئاسوودا بن گومانیان نییە لەوەی کە دایک باوکیان بە تێگەیشتن بڕیان لەسەر مشتەکانیانێن دووبارە ئەڵێمەوە ئەو متمانەیە دروستە بێتەوە کە کاتێ بە مناڵەکەی ئەڵەی مەڕۆ مەکە مەچۆ تێگا بۆچی وات کردووە تێگەیشتووە کە لەبەرچی ڕێگەی پێ نادەیت لەبەرچی ناتەوێت بچێتەن ئەو کارەوە یان ئەو کارە ئەنجام بات زۆر ڕاستە بزانام ئوستاز باسێکی بەشێکی دیکەی پەروەردە ئاکەین کە مەسەلەن بەتایبەت ئەمە لە هەستەکەم لە دایکانە زۆر چاودێریکردنی زۆری منداڵ مەسەرەن لەسەرکردنەوەی زۆری منداڵ ئەمە خراپەکانی ئەمە لە چیایەک مەسەن مناڵەکە نایاڵی هەنا سەبەب ڕۆژانە مناڵەکە سەعاتێک 2 ساعات ئەنێریتە دەرەوەی نێریتە کۆڵان ینی زۆر چاودێری ئەەکەی من لەگەڵ ئەوەیان ئەنی ئەبێ بزانی لەگەڵ کێ هاوڕێتی ئەکا مەسەلەن بۆ کوێ ئەچێت دوکانەکە چی ئەکڕیانی ئەم شتانە ئەبێ بزانی ئەم وردەکاریانە بەس نەک ئەوە یعنی تو هەر بەسەر سەریەوە بیت ینی ئەمە خراپیەکانی ئەمە لە چیە هەم بۆ منداڵەکە بەتایبەت بەدڵنیاییەوە بەشێکی زۆر لە زانستی کۆمەڵناسی و زانستی دەرووناسی زانانی ئەو بوارە بۆ نمونە دەبنەمای سەرەکیە لە کتێبەکەی عەبدولکەریم بەکار زۆر بەوازحی باسی ئەم جۆرە پەیوەندیاکە کە لە نێوان دایک و مناڵەکانە دروستە بێ باوک و مناڵەکانە دروستە بێ ئەویش بریتە لە زۆر شت بە بڤەکردن بڤێ نابێت و زۆر شتیش لە سەرکردنەوەیەک کە ناپێویستە و زیاد لە حەدە بە نمونە کاتە ئێمە ڕێ لە مناڵەکانمان ئەگەری نەچنە دەرەوەی ماڵەکانمان بەڕاست پێ دووانیم دوای مناڵێکی مەسلەحە دەرەچێ مناڵێکی دابڕاو لە کۆمەلگا دەرەچێ زانستی کۆمەڵناسی وان ناڵێت زانستی کۆمەڵناسی پێوان دەڵێ مناڵەکانتان ئامادە بکەن بۆ کۆمەلگا با بڕوا لە کۆمەلگایە جۆرت تۆ 100 جار باسی ئەوەی بکە تەبیعەتێکی وایە تەبیعەتێک ئەم تەنها ئەبیستێ نەیبینیوە پێوەرە زانستیەکانیشمان بۆ فێربوون ئێمە پێمان دەڵێن چی پێمان دەڵێن لە 160 زانیاریەکان مرۆڤ لە چاویەوە وەرێگرێ لە 120 بەبیستنە کاتێک کاچێتە ناو کۆمەلگا ئەو شتانی من پێم وتوە ئەیبینێت پاشانیش ئەیبیستێ ڕێک لە 180 ئەم بابەتانە ئەزموو نەکات ئینجا لێرە ڕۆڵی چاودێریەکی مامناوەند بۆ دایک و باوک ڕۆڵە بینێت چاودێریەکی مامناوەند و تەندروست چاودێریەکی بورن بەبرا پۆلیسەکان پۆلیسیانەنە غەڵەت کات یەکسەر پێی کێشم یەکسەر ڕایوەستێنم یەکسەر کەسایەتی بشکێنم نابە پێچوانەوە تێگەشت لەوەی کە کەسێکەیە قسە و ڕەفتاری ناشرینەکە ئەشی بینێت لە بەرامبەر ئەو ڕەفتارە ناشرینەی کە کەسایەتی ئەی بەرامبەر بە بی کردوێتی بیچ ڕەتفعلێکی هەبوو پەرچەکردداری ئەم چی بوو ئەو چ زیانێکی گەیاند
چ ئاژاوەیەک دروست بوو بۆی ئەمەی تر باشترین حەقلی پەروەردەی تۆ دەست پێەکە بێنە ژوورەوە اینجا پێی ئەڵێ بینیت ڕفتارێکی ناشرین قسەیەکی ناشرین چی دروست کرد باشترین کات بۆ پەروەردەکردنی مرۆڤی گەورەش نەک مناڵ ئەو کاتێککە هەڵاکات باش بزانم باسی حاڵات کرد بەشێک لە دایک و باوکان بۆ نمونە لێیان یاخود زەبر و زەنگ هەنێشت هەیە بەکارێنن وەکو چارەسەرێکی پەروەردەی تۆ تا چەند لەگەڵ ئەمای لە چ کاتێکە دایک و باوک ئەتوانێت بۆ نمونە ئەو زەبر و زەنگە ئەو لەیانە بەرامبەر مناڵ بەکاربێنێت ئێمەی گەورە تا چەند بە زەبر و زەنگ کۆنتڕۆڵە بین تا ئەوان کۆنتڕۆڵ ببن تا چەند فێر بین تا ئەوان فێر بن کێ لە ئێمە ئازارەکانی جەستەی فێری شتێکی کردووە کەس بەس تەنها ئازارەکە سێریگەن عزیزەکانم بابەتی لێدان لە مناڵ وەکو دەستخستنە سەر ئیسپرینێک وایە ئەبێ بەردەوام کەواتە لی بیت بۆ چونکە تا دەستت لەسەر ئیسپرینەکە بێ بەردەوامە گەڕانەوەی دەستت ئیسپرینەکە خاتە شوێنی خۆ زیاتر بەرزێکاتەوە لەوانێ جەمپێکی زۆری پێ بکە ئینفعالێکی زۆریش پێ دروستکە پاشان تا چەند دڵنیای لەوەی کە مناڵەکەت بەم فێربوونە بە هەمان شێوە لەگەڵ تۆیە دوواری ناکاتەوە تەحملی تێنا لە سنووری تەحمل تێناپەڕێ چۆن دڵنیابی تۆلەوەی کە زیانی جەستەیە و عقلی و هزریت بە مناڵەکەت نەگەیاندووە چۆن دڵنیابی تۆلەوەی کە کێشەی گەورەت بۆ ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی مناڵەکەت دروست نەکردووە پاشان مستحیلە کە ئەڵە مستحیلە بە قەنەعەتەوە وەزانستە پەروەردەیەکان پێمان بڵێن هیچ کاتێک توندوتیژی بەرامبەر بە کەسەکان بۆ پەروەردەکردن پەروەردە دروست ناکات پەروەردە دروست ناکات مرۆڤ پەروەردە ناکات ڕەنگە لەوە لە حەزا ڕای بگرێت لەبەر ترسێک ئەی کە ترسەکەنەوە دەست پێکاتەوە چونکە قەنەعەتی تا دروست نەبووە چی قەنەعەت دروست دەکات گفتوگۆ بە گفتوگۆکردن بە ڕوونکردنەوەی بابەتەکان بە گرنگیدانی بابەتەکان بە بەهادانان بۆ خودی خۆی بەهای بیتێ بڵێ تۆ ئەم مرۆڤە بە بەهاییت بۆیە ناگونجێ ئەمە بشکێنیت ئەمە شتێکی بێڕۆحە تۆ شتێکی بەڕۆح و زیندوو ژیر و هۆشیاریت ئەم بەها گەورێتێ ڕۆڵی گەورەتێ لەناو لەسەر زەویە نەک مەش لە گەڕگەی خۆمان لە ماڵەکەی خۆم بڵێ لەسەر زەویە چونکە ئەبێ مرۆڤی وا دروستکەین بۆ زەوی بژی ئەبێ مرۆڤێ دروستکەین ئەو درەختە نەشکێنێتەوە چونکە دڵنیا بێ لەوەی ئۆکسجینەکەی بۆ هەموو سەر زەویە باشە کاتێ پێڵم ئەم شتە بێ ڕۆحە من ئەیشکێنم تۆ کەسێکی ئاوایت ڕخۆی مقارنەی بۆ دروستە بێ ئەو مقارنەی هۆکارێکی زۆر باشە بۆ ئەوەی کە ئیتر ئەم کەسایەتیە ئەم مناڵە جارێکی تر زیان بەو شتە نەگەێنێ زۆر باشە مامۆستا محەممەد نەزانمە کات زۆر زۆڕۆژ لەگەڵ قسەکانی تۆە زۆر خۆشحاڵ بووم پرسیای زۆرترم مابوو بەڵام کاتی پرۆگرامەکەمان هەر ئەوەندەیە بەداوای لێبوردنەوە من شتێکی ئەو تۆم نەماوەگەر خۆش شتێکت هەبێت زانیاریەک ڕوونکردنەوەیکی زیاتر بۆ دایک و باوکان باسی بکە پێم خۆشە لە ڕاستیە ئەم بابەتی پەروەردە هێندە گەورە و فراوانە هی ئەوە نیە ئێمە بتوانین لە سەعات و دو سەعات و ساڵ و دو ساڵەوە شە دروستیکەین لەبەرەوەی جوابدانەوەی پەروەردە جوابدانەوەیکی هێواشە وەکو عیلاجێک نییە چون بۆ لای پزیشکێک ئەڵەم سەرمێژێ و عیلاجێک مایاتێ دوای سەعاتێک سەرێشەکەم باشە بێ یعنی زانستە ئەزمونیەکان جیاواز لەگەڵ زانستە کۆمەڵایەتیەکان و پەروەردەیەکان بۆیە کاتێ ئەزانین پەروەردە ئەوەندە گرنگە ئەبێت تەحملێکی زۆر باشمان هەبێ و هەمووشمان ڕۆڵمان هەبێ پەروەردە لە هەموو شوێنێکە پەروەردە لە هەموو کەسێکە پەروەردە لە هەموو شتێکە لە زمانە لە بینینە لە بیستنە لە هەموو شتێکە وجودی هەبێ هەمیشە ئەگەر هاتوو پەروەردە بە میتۆدە ڕاستەقینەکەی خۆی ڕۆشتە ناو کۆمەلگاوە ئاسوودەی دروست دەکات ئەگەر بەم شپرزەی ئێستای کە لە حکوومەت لە هەرێمی کوردستان هەیە بەداخەوە ئەڵێم وەکو ئەمەی ئێستامان بێکە لە هەرێمی کوردستانە کە لە خزان و خلیسکانێکی گەورەی پەروەردەییان فریای نەکەوین هەمومان ناتوانین ڕۆڵی باش و گەورەمان ناتوانین کۆمەلگەیەکی ئاسوودە دروستکەین ئەتوانین کۆمەلگەیەکی مادی و ڕاقی و دەوڵەمەند و vێلای بەرزمان هەبێ و جلوبەرگەکانمان گۆڕابێت بەڵام دڵنیا بن ناتوانین ئێمە ئاسوودەی دروستکەین بۆیە ئێستش پرسیار لە خۆمانەکەین پارەی ئێمە لەی جاران زیاترە باڵەخانەکانمان گەورەترە ژوورەکانمان فراوانترە ڕەنگەکانمان زیاترە هەموو شتەکان سیارەکانمان زیاتر ئەی بۆ ئاسوودەنین پەروەردەمان نییە پەروەردە لە حاڵەتێکی زۆر خراپایە و بەشێکیش لەم حاڵەتە گەڕێتەوە بۆ مقارنەکردن لە نێوان دووشتا ئێستا هەمومان ڕوومان کردوتە بابەتە شقڵیەکان و ڕوومان کردوتە بابەتی IQ یعنی مەسەلەن بابەتە زیرەکیەکان پێش هەموو شتەکەخین گرنگی بە EQ ناین یعنی لایەنی پەروەردەکردن بابەتی IQ چییە مەسەلەن مناڵێک دەتوانێ کە لە دایکە بێ زیرەک بێ خۆی توانای فێربوونی زۆر بەڵێ خۆی زیرەکی تایە مناڵێک کە لە دایکە بێ 5 خاڵی سەرەکی پێمان ئەڵێ ئەمە IQ مناڵێکی پیشانتایەت
مثلا بەڵام لە ئیچووە 5 خاڵێترمانێ پێچوانەکەیمان پێڵێ ئەگەر مناڵێکی زیرەک بوو یەکەم بۆ دای مقارنەیەکەیڵم بۆ یەکەم نیت بۆ زیرەگنی بۆ لەگەڵ فلانە کەس ئەو وایە ئەو وایە لە کاتێکش خراپترین شتە هەرگیز نابێ بکرێت ئەو شتێکی زۆر هەڵێ بەڵام ئیچوو پێمانڵەچی ئیچوو فێرمانەکەڵە یەکەم جار بزانم مناڵەکە توانای ناسینی کەسایەتی خۆی هەیە ئەزانێت چییە؟ ئەزانێت چییە؟ فەلسەفەکەی هەموو فەیلسوفان بە سوقرات و ئەرستۆشەوە کە سوقرات یەکسەر یەکەم قسەیەڵێ ئەی مرۆڤ خۆت بناسە ئێمە بە مناڵەکەمان بڵێ وەرە خۆت بناسە با سەیری کورتکەین ئەم هەموو زیرەکیەمان هەبوو توانیمان تا ئێستا ئەنیشتاین نەدروستکەین ئەدیسۆن نەدروستکەین ئەم هەموو بیرکاری فیزیامان خوێندووە چیمان کردووە ئەنە کات تەنها بۆ دەرچوون بووە بزەبت کەواتە بە زیرەکردنی مناڵ یا خۆی بە شێوەیەکی سروشتی کە زیرەکە بەهای خۆی هەیە بەڵام چی تیا دروستکەم چۆن بیکەمە مرۆڤێک لایەنە ویژدانی و هەستیەکانی زیندوو بێت کاتی هاوڕێیەکە بینێ لە قوتابخانە ناتوانێت وەکو ئەم شتێک بکڕێت بەس ئەم 1000 دیناری زیاتری پێ چۆن لەگەڵە شێرێکە و بەشێکات چۆن چێژ لەوە وەربگرێت کە دایکی یا باوکی لە ماندووبوونێکە و دێنەوە بە خێراتنیشەوە بۆ هەموو جارێک دایک و باوک بۆ یەکتری ئەمە نەکەن بعد ئێمەش مناڵەکانمان فێرکەن ئەگەر دایکمان یا باوکمان لە جێگای کاتەوە قەدری ماندووبوونەکانیان بزانین چێژ لەوە ببینین کە بچین بەدەمیانە پەرداخی ئەویان مناڵەکانمان وا پەروەردە بکەین بۆی ئەگەر هاتوو گەڕاینەوە بۆ ڕۆحی ڕاستەقینەی پەروەردە کۆتا قسەم بەماهێنم هەتا ئەو کاتی ئێمە سەرقاڵی پەروەردەکردن بین لە پەروەردەی دەرەوە کاڵم دەرەوە بەسم لە بابەتە زانستیەکان و میتۆدەکانی پەروەردە ڕێکارەکانی پەروەردە چیوچی بەڵام نەمان کردبوو بە ناوەکی لە ناخەوە لە خودی خۆمانەوە لە خودی مناڵەکانمانە بەڕاستی ئێمە کۆمەڵگەیەک دروست ناکەینەوە فلەندیەکان یاخود وەکو یابانیەکان کە یابانیەکان بە وڵاتی ڕۆشت ناسراون لە هەموو شتێکە زۆر باشە هەم ساگیان زۆر سپاس بۆ تێبینی و زانیاریەکانت ئەمان دوومان کردی ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بەخێر هاتی دووبارە زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد عەبدوڵڵا کە بەڕێزیان شارەزای پەروەردەی بوون ئەمڕۆ قسە و باسمان کرد لەسەر گۆڕانکاری لا پەروەردەی منداڵ لەگەڵ بەرەو پێشچوونەکانی کۆمەڵگە تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.